سەردەمی ئیمامی مالیکە ڕەحمەتی خوای لێبێ ئافرەتێک دەمرێ، چەند ئافرەتێک مردووەکە دەشۆرن، ئافرەتێک دەست دێنێتە بانگیانی ئەو ئافرەتە، دەڵێ ئەبێ ئەم ژنە چەندێ زینای کردبێ، ئەمە بەحساب مردووە شۆرێ، دەستی دەنووسێ بە ئافرەتەکەەوە، بە لاشەی ئافرەتەکەەوە، هەرچەندە هەوڵەدەن دەستی لە لاشەی نابێتەوە. دەڵێن پاشە ئەگەر ئێمە دوو حاڵەتمانە بەردەمە، یا ئەبێ بەشێک لە مردووەکە ببڕینەوە، لە لاشەی مردووەکە ببڕینەوە، یا دەبێت دەستی ئافرەتەکە ببڕینەوە، چونکە وتی ئەبێ ئەمە چەندێ زینای کردبێ ئەم ئافرەت، تەنیا ئەوە نەیوت. چون بەلای ئیمام مالیک ڕەحمەتی خوای لێبێ وتیان شتێکی ئاوا ڕووی داوە، فەرمی بزانە بوختیانی نەکردووە بۆ ئافرەتە، وتیان بەرەوەڵا بوختیانی کردووە، فەرمی 80 قەمچی لێدەن. خوای گەورە لە قورئانە فەرمیێ فەجلیدوهم 80 جەلدە، 80 قەمچی شەلاقی لێدەن. سبحان الله، 80 قەمچیانەدا دەستی ئافرەتەکە بەر. لعنەتی خوا لەو کەسانە کراوە کە بوختیانەکەن بۆ ژن، بۆیە ژن و پیاوێکت بینی دەرگایان داخست مەڵێ ئەرەڵا زینایان کرد، مەرج نییە، زینایش بکەن تۆ قسە مەکە، هیچ دەمی خۆت بگرە. ئەگینا خوا لەفرەتت لێکا گەڕوانە بێ، ئەگەر 4 شایەت نەبێ بەپێی حکمی ئیسلام، ئەگەر 3 شایەتیش هەبێ لەسەر ئەو مەسەلا بێ، ئەو 3 نەفەرێکی 80 قەمچیان لێ بدرێ، ئەگەر حکمی ئیسلام هەبێ. کەواتە ئاگاداری خۆت بە. یەکێک لەو تاوانانی کە مرۆڤ بە هیلاک دەدا، من 6 تاوانی باس کرد. حوتەمیانەوەیە کە لە جیهاد ڕابکەی، پشت هەڵکەی و ڕاکەی. ئەم 6 تاوانە زۆر خەتەرە کە ناو کۆمەڵگادا هەیە. بۆیە ئاگاداری خۆتان بن، دەمتان بگرن، با سەرتان با لاشتان لە قیامە سەلامەت بێ. ژنێک خراپەکارە لە تۆڕە کۆمەڵایەتەکان فەسادی بەڵاوکات، دوعای خێری بۆ بکە، یا دوعای کە خوا لە کۆڵی و خەڵکێکەوە بەڵام گوێنی پێمەدە و تۆمەتی زینا مەدەپاڵی، گوێن مەدە تۆمەتی زیناش مەدەپاڵی، یا دوعای هیدایەتی بۆ بکە، یا دوعای کە خوا لە ناوی بەرێ و لە کۆڵی و خەڵکی بکاتەوە. ئەمە دروستە بۆ تۆ.